عێراق لە بەردەم کۆتا تیری چاکسازیدا بەبێ هیچ دوودڵیەک ئەوانەی ئاگاداری دۆخی عێراقن لەوە ئاگادارن کە زۆرینەی ڕاهەی عێراقیەکان لەگەڵەوەدان سیستمی دروستکراوی دوای 2003 بگۆڕدرێ. لە گشتپرسیەکدا ئەوە خراوەتە ڕوو کە لە 85 عێراقیەکان پێیان وایە سیستمی ئێستای عێراق لە خزمەتی تایفەیەکی دیاریکراودایە و ڕژێمەکەی ئێستا خزمەت بە تێکڕای گەلی عێراق ناکات. هەر لە هەمان داتادا هاتووە لە 64 سونە و لە 67 شیعەکان و لە 168 کورد بڕوایان وایە عێراق بەرەو ئاراستەی هەڵەهەنگاو دەنێت و بەم ئاراستەیە ناتوانێت ئارامی و خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیەکانی دابین بکات. ڕاپرسیەکە کاتێک باسی عێراقی کردووە مەبەستی هەمووی عێراق بووە بە هەرێمی کوردستانیشەوە. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە مەزەندە دەکرا عێراق بەرەو دیموکراتیەت و حکوومەتێکی باشتر لە پێشخۆی هەنگاو بنێت کەچی گەندەڵی لە وڵاتدا پەرەی سەند و ئاستی پێوانەی تۆمار کرد. ئەمە جگەلەوەی لە بواری ئازادی ڕادەربڕیندا بە جۆرەی پێوانەکانی دیموکراتیەت پاشەکشەیەکی زۆری کردووە و دەسەڵاتەکەی بە دەسەڵاتێکی قۆرەخکار لە قەڵەم دەدرێت کە لە باشوور و ناوەڕاست و هەرێمی کوردستانیش بە ئاشکرا ئەم پاشەکشەیە بەڕوونی دەبیندرێت. هەموو ئەمانە ژوای کردووە خەڵکی عێراق متمانەیان بە دامەزراوەکانی دەوڵەت نەمێنێت و بەپێی ئەنجامەکانی ڕاپرسیەکە ئەم بێ متمانەیە گەیشتووەتە ئاستی فراوان و تەنها لە سەدا دەی عێراقیەکان متمانەیان بە یەکتری ماوە. هەموو ئەم ژمارە و داتایانە بوونە تەمایی ئەوەی گەنجانی هەندێ لە شارە سەرەکیەکانی عێراق لە ئۆکتۆبەری 2019 بڕژێنە سەر شەقامەکان و داوای گۆڕینی ئەم سیستمە بکەن. بە شێوەیەکی گشتی لە 160 عێراقیەکان و لە 170 ناوچە شیعەنشینەکان پشتیوانی ئەم ڕاپەڕین و خرۆشانە جەماوەریەیان کرد. سەرنجام هەرچەندە هەندێ سازش لەلایەن چینی سیاسی یاسای عێراقەوە کراوە کە خۆی دەبینیەوە لە گۆڕینی حکوومەت و پەسەندکردنی یاسای هەڵبژاردننی نوێ و جێگۆڕکێ بە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە زۆربەی عێراقیەکان بەلایەنگیر لە قەڵەمیان دەدان کەچی دۆخەکە هێشتا پێناچێ باشتر بوو بێت و لە ئاستی داخوازیەکانی خەڵکدا بێت. بە جۆرێک لە 170 عێراقیەکان بڕوایان وایە کە گەنجانی ئەم وڵاتە ئایندەیەکی باشیان نابێت و زیاتر لە سەیەکی گەنجانی عێراق دەیانەوێت کۆچ بکەن بۆ دەرەوەی وڵاتەکەی خۆیان. لە 2 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان چەند خۆپشاندانێکی فراوان ئەنجام دراون کە تیاندا یانی چەند کەسێک بۆتە قوربانی و هیچ ئەنجامێکی ئەرێنی لێ نەکەوتۆتەوە و دەسەڵاتی هەرێم بە زەبری چەک ناڕەزاییەکانی دامرکاندوێتەوە. سەرەڕای هەبوونی ئەم ژمارانەی کە ئومێد بەخژنین بەڵام هێشتا دەسەڵاتداران نایانەوێت ڕاستیەکان بسەلمێن و مل بۆ گۆڕانکاری ڕیشەی بدەن. گەنجە ناڕازیەکان دەیانەوێت دۆخی ئێستا بگۆڕن و لەگەڵەوەی بڕوایان بە دیموکراتیەت و سندوقەکانی دەنگدانە وەک ئامڕازێک بۆ گۆڕانکاری کەچی ناومێدن لە فرت و فێڵی لایەنە دەسەڵاتدارەکان و متمانەیان نەماوە بە میکانیزمەکانی گۆڕانکاری ئاشتیانە و زیاتر مەیلی گەڕانەوەیان هەیە بۆ شەقام. ئێستا لە چاوی ئەواندا دەربڕینی ناڕەزاییەکان و گەڕانەوە بۆ شەقام زۆر کاریگەرتر دەبینن لە پرۆسەی هەڵبژاردن و دەنگداندا. عێراقیەکان ئەوانەی لە 185 پشتیوانی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە بوون بۆ دەرچوون لەم دۆخەی ئێستا کەچی لە 170 ئەوان بڕوایان بەوە نییە کە بە هەڵبژاردن بتوانن ئیدارەی دەسەڵاتی هەنووکە و شێوازی حکومڕانی ئێستا بگۆڕن. جگەلەوەش بڕوایان بەوە نییە هەڵبژاردنەکان سیستمێکی باشتری دەسەڵاتیان بۆ دەستەبەر بکات. هۆکارەکەش تەنها لە هێز و هەژمون و ڕێخستنی بەهێزی حیزبەکانی ئێستادا نیە بەڵکو لەمانە گرنگتر لە دەستدانی متمانەی عێراقیەکانە بە توانای سیستمی سیاسی ئێستا لە ڕێخستن و ئیدارەدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەر. لە ڕاپرسیەکەدا کە لە تەواوی عێراق ئەنجام درراوە لە 174 عێراقیەکان متمانەیان بە توانای کۆمسیۆنی هەڵبژاردنەکان نییە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەر کە هەردوو هەڵبژاردننی ڕابردووی عێراق و هەرێم بە زیندووترین نمونەی ساختەکاری گەورە ناویان هاتووە. بەرپرسانی باڵا لە تەواوی عێراقەوە داوای ئەوە دەکەن هەڵبژاردننی داهاتوو هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و
دوور لە ساختەکاری بێت وەک بەرزترین دەسەڵاتی سیاسی و سیادی عێراق سەرۆک کۆمار پێداگری زۆر دەکات لە ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک بۆ ئەو مەبەستەش ڕۆڵی گرنگی هەبوو لە دەرکردنی یاسای نوێی هەڵبژاردن و گۆڕانکاری لە کۆمسیۆن و دادوەرانی دادگای فیدراڵیدا بەڵام تا ئێستا نەتواندراوە ئەو متمانەیە دروست بکرێت کە هەڵبژاردنی ئایندا وەکو میکانیزمێک ڕۆ و گۆڕانکاری بنەڕەتی و دەست پێکردنی پەیماننامەیەکی سیاسی نوێ بێتە ئاراوە تا ئەو متمانەیەش دروست نەبێت ڕادەی بەشداری دەنگدەران کەم دەبێت و ئەوەش فرسەتی زۆر بۆ کاری ساختەکاری زیاتر دەکات ئەرکی بەرەی چاکەخوازان لەم قۆناغەدا ئەوەیە کار لەسەر گەڕانەوەی متمانەی هاوڵاتیان بکەن بە هەڵبژاردنەکان پشتیوانی ئەو پەیامانە بکەن بۆ ڕێگریکردن لە کاری ساختەکاری چونکە ئەگەر ئەم دواتیرە ئامانجی خۆی نەپێکێت واتە هەڵبژاردننی داهاتوو سەرکەوتوو نەبێت ئەوە سەرجەم دەرگاکان دەکەونە سەرپشت بۆ ئەگەر گەلێکی زۆر و بیرکردنەوە لە شێوەی تری گۆڕانکاری لە دەرەوەی دیموکراسیەت و هەڵبژاردن.